جاران مامانیشمان هەبوو بەڵێ. تازە مەسەر بەڕاست ماوە مەسەری مامان ماوە هێشتا بەڵام هەر لەژێر چاودێریە ئەبێ هین هەبێت ئەبێ ئیجازیان هەبێت و ئەبێ دوای ئەوە مناڵەکان ئەنێرن بۆ شوێنی تایبەت و بەڵێ ماوە بەڵام ئەو مامانە ئێستا بەو شێوەیە نییە کە وەکو جاران هەبوو بەڵێ لە کۆڵانەکەی تر مامانەکە کولفی کول بوو بەڵێ ئێستاەوە نەماوە ئێستا ئەوە نەماوە باشە با پرسیاری ئەوە بکەم لە بەڕێزت دەربارەی مناڵکەیەتە دنیاوە لە کە پێویستەکە یەکەم سات دکتۆری یان پزیشکی پسپۆڕی منداڵان و کۆرپە بیبینێ پرسیارێکی زۆر جوانەوە پرسیارە ئێمە دایمە ئەڵێن چی ئەڵێن مناڵ ئەو دقەی کە لە دایکە بێت لە سکی دایکیەتە دەرەوانێ پێویستە لەناو ژووری لە دایک بوونەکە کە پێڵن لەی بەڕوم دکتۆری پسپۆڕی مناڵان لە ڕاستیە تایبەتتر دکتۆری پسپۆڕی کۆرپە کە نوناتۆلۆجستی پێڵن ئەو کەسێکی اختصاص وەرەگری لە تەنها 28 ڕۆژی یەکەمی تەمەنی مناڵە اختصاصێکی تایبەتە ئەوە سب سپێشاڵەتی یعنی فۆقە تەخەسوسیە پێویستە ئەو لە ژووری لە دایک بوونەکە ئامادە بێ مناڵەکە ببینێ ئێمە ئەڵێن ئەمە زووترین کاتە کە دکتۆری پسپۆڕی مناڵان بۆ یەکەم جار پێویستە مناڵەکە ببینێ بەڵام لە ڕاستیە لە زانستی پزیشکیە ئەوەی کە ئێمە وەرمانگرتووە ئەوەی کە من خۆم لە کۆریا بینیمە کە ئێستا ئەوە دەفتەری کوتان وشتەکەی کۆریام هێناوەتەوانێ ئەو کاتەکە لەوێ بووم ئەوەی کە زانست داوای ئەکات ئەوەیە کە لە ڕاستیە پێشەوەی تۆ مناڵە ببێت بیر لە مناڵبوون بکەیتەوە ئەبێ سەردانی دکتۆری پسپۆڕی مناڵان و ژنان بکەیت